لە وڵاتی میسرەوە هاتوون و لە هەڵەبجە خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر پێشکەش دەکەن. کەنیسەی عەقیباتی ئارسۆدۆکس سەرپەرشتیان دەکات و لە ڕێگەی بۆردی پەیوەندیە کوردستانیەکانی مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە هێنراونە تا هەڵەبجە. خۆتان نەزانن ئێمە یەکەم جار نییە وەکو حیزب بەکاربێنین بۆ خزمەتی هاوڵاتیان. ساڵانی پێشووتریش لە کۆماری ئیسلامی ئێران بە پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پزیشکمان هێناوەتە ئەم نەخۆشخانەیە. ئێمە ئەمانەوێ هاوکێشەی سەفەر پێچەوانە بکەینەوە بێ لەوەی کە خەڵک نهێڵین بچێتە دەرەوە. پزیشکەکان خۆشحاڵن بەوەی هەلێکیان بۆ ڕەخساوە لە هەڵەبجە خزمەت بکەن. وەک خۆیان ئاماژەیان پێکرد ئەمە یەکەم جاریانە دێنە هەڵەبجە. ئەخوازن لە ئایندەشدا لەم شارە درێژە بە خزمەتکردن بدەن. ئێمە وەکو کەنیسەی قبتی هەموو شەهیدێک بە پیرۆز سیر دەکەین. لێرە ژۆمان لێبووە 5,000 کەس شەهید بوون. ئێستا ئەوان لە ئاسمانن لە ئامێزی باوکمان ئیبراهیم و ئیسحاق و یاقوب. هاتوین بۆ ئێرە تاکو خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە دانیشتوانی هەڵەبجە بکەین. شکۆمەندم بۆ یەکەم جار سەردانی ئەم شارە دەکەم. ئێمە گروپێکین لەلایەن کەنیسەی قبتیەوە هێنراوین بۆ ئێرە. لە 5 پزیشکی هەناوی و ددان و منداڵان و چارەسەری سروشتی پێک هاتوین تاکو بەپێی توانە هاوکاری خەڵک بکەین، چارەسەر و دەرمانیان پێشکەش بکەین. لێرە گوێم لە خەڵک بوو شارەکەیان بە چەکی کیمیایی بردومان کراوە. هەستی من ئێستا وەکو هەستی ئەو کەسانەیە لە ڕابردوودا لە ناو کەنیسەکان و دەرەوەی کەنیسەکانی میسر دووچاری نەهامەتی بوون. هەستێکی ناخۆشە کاتێک دەبینی خەڵک بە شێوەیەکی دڕندانە کە سوکارەکانیان لەدەستداوە. هیوادارم ئەم تاوانانە لە هیچ شوێنێکی جیهان دووبارە نەبێتەوە. لە خوددا دەپاڕێمەوە لە کاتی نەخۆشی و قەیرانەکاندا پشت و پەنابێت و بە باشترین شێوە قەرەبووی نەهامەتیەکان بکاتەوە. تیمە پزیشکیەکەی وڵاتی میسر بێگوێدانە جیاوازی ئاینی لە بوارەکانی چاو، هەناوی، ددان، منداڵان و چارەسەری سروشتی بۆ ماوەی 1 ڕۆژ لە هەڵەبجە خزمەتیان بێ بەرامبەر بە هاوڵاتیان کرد. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.